بینرن رزدار اف دمی و باش ایویا دمن خوش و سلامت بود خازی جارک دن گشت نف وین برس خوشحال و بختورین دیدار وین رزدار و جاری جی دور مجارکا هری گرینگ دی اخفتن السرکین اتناوا برنامه بکردی داد گل زور برس مامستا عبدالرحمن صدیق سروشتی جیانه سر افرازی و سر نشیوی و خوشی و نخوشی و بختوری و نبختوری و خمگینی و دلتنگی هیا لدوید بزانین فاکتر و صدمن سرکی چنه بو غمگینیا مروفانو هروسا او چه فاکترن که بیت سبب غمگینی لدف مروفان نامینیتن ایکل فاکترین هر سرکی بو نهیلانا غمگینی یانکو بو کم کرنا غمگینی آینه لورا مدوید بزانین آین وک دروازه بو نهیلانا غمگینی یان کم کرنا غمگینی لدف مروفان مدوید سبارت وی چنده بپرسین آیا قرآن پیروس چوا بحث الغمگینیه کریه هروسا مدوید بزانین صدمن غمگینیین سرکی چتشتن بریتین الچتشتکی هروسا زیانین غمگینیه چنه السر مروفان چه بکین بو نهیلانه یان بو کم کرنا غمگینیه الدف مروفان اف پرسیاره و چندین پرسیارن دیتر دهنا راستکرین بو زور برس ما مستعب عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی و خیرات نکا گرم جنابی سیدای دکین زور بخیر بی مامستان مامستای برس وکما اموجه پیکری سروشت جیانی هروایا خوشی و نخوشی های بختوری و نبختوری های افرازی و سرنشیوی هیا مدوید بزانین مامستا آین وک دروازه گوب دز و آنینا خوشیه اری قرآن پیروس وک سرچاوکی سرکی چاو بحثا وی چنده کریه بناوی خواه بخشنده مهربان اگه بچیت ناو قرآن زاراوکان دبینی وکو چون دل وشی غم دبینی وشی حزن دبینی وشی حزن دبینی لبرانبر دا وشی فرح دبینی فرح دبینی سرور دبینی مسرور بله دبینی همو امانه شتێکمان پێ دەڵێ یەکێک لە ئەرکە سەرێکیەکانی ئاین بریتیە لە خوددا ناسی کە مرۆڤ خودای ناسی بەو سیفاتانەی کە خوددا هەیەی بەو ناوانەی کە خوددا هەیەی ئیدی دەبێت بەلای کەمەوە مرۆڤی خوددا ناس غەمگین نەبێ بەڵام لە هەمان کاتیشدا دەبێ کەواتە ئەم باسێکی زۆر گرنگە لە قورئاندا ڕووبەرێکی یەکجار گەورەی پێدراوە ئێمەش بۆیە دەبێ باسی بکەین چونکە ئەم سەردەمە بە شێوازێک لە شێوازەکان ئەگەر ناوی لێ بنێ چۆن دەڵێن عەسری سورعە سەردەمی خێرایی سەردەمی زۆربوونی شتەکان یەکێک لە ناوەکانی دیکەی ڕەنگە ڕاست بێ سەردەمی خەمۆکیە بە مانای کە ئابە باشە ئەم خەڵکە بە شێوازێک سەرەکی دەیبینی خوداناسان ئەوانەی کە نوێژ دەکەن ئەوانەی بە ڕۆژوو دەبن ئەوانیش خەمبارن لە کاتێکدا دەبواە خەمبار نەبن کەواتە باسکردنی ئەمە و ئێمە وەکو دەواازەیەک هەر دەبێ باسی بکەین دەبێت ئەمە دیراساتی وەکو چۆن دەڵێ کۆمەڵ ناسان قسەی لێ بکەن دەروون ناسان قسەی لەبارەوە بکەن چۆن دەڵێ ئاین ناسان لەبارەوە قسە بکەن شتێکی بەو جۆرەیە لێرە بۆمان دەرەکەوێکە بە شێوازێکی سەرەکی زۆر جار قورئان جەخت دەکاتەوە تاکید دەکاتەوە لەسەر ئەوەی کە مرۆڤەکان پێویست بەوە دەکا خەم نەخۆن بەڵام لە هەمان کاتیشدا باسکردنی خەم باسکردنی غەم باسکردنی حوزن حەزەن لە قورئاندا ڕووبەرێکی یەکجار فراوانیشی گرتوتە بینە سەرباسەکە ئەم حاڵەتە دەرونیەی کەوا دەروون ناسەکان دەڵێن هەستێکە لە نێو مرۆڤدا کە خەمی بۆ دروست دەبێ و ئازارێکە دەڵێن یەکێکە لەو 6 حاڵەتە گشتیەی کە مرۆڤەکان هەیەن مرۆڤ تووڕە دەبێ مرۆڤەکان سەرسوڕمانیان توش دەبێ چۆن دەڵێ مرۆڤەکان دڵخۆش دەبن لە هەمان کاتیشدا دڵ ناخۆشیش دەبن غەمگین دەبن بۆ ئێمە زۆر گرنگە ئاگاداری ئەوە بین کە خوا سوبحانەهو وتەعالا داوامان لێ دەکا غەمگین نەبین باشە کە داوامان لێکا غەمگین نەبین دەڵێن داواکی واقعیت هەمان داواکە مانای چییە ئەلێرە بێ لێ بکۆڵینەوە دەڵێن ئەگەر داوامان لێ دەکا غەمگین نەبین ئەمە داوایەکی ڕەوایە خوددا داوا دەکەن وەختێک کە داوا دەکا کەواتە دەبێت هەموو ئەو لایەنە و کەسانەی دەبنە هۆی غەمباربوونی ئێمە دەبێت ئەوان بەدەم ئەو داوایە بچن یعنی چۆن یعنی بەمانایەک بە شێوازێکی ناڕاستە و خوددا دەڵێ ئەرکی خۆت و ئەرکی دەوروبەرەکەت و حکوومەتەکەت و پەرلەمانەکەت و دەوروبەرەکەت هەموویەتی ئەم داوایی من کە دەڵێم غەمگین مەبە یعنی هەمووان دەبێت بەشدار بن لەوەی کەوا غەمگینی و خەمباری لە تۆ دوور بخەنەوە کەواتە لادانی غەمباری و غەمگینی کارێکی فەردی نییە بەتەنیا کارێک نییە لە قورئاندا بە تاک تەماشایکی ئەلێرە دەرەکەوێت
لێرە لە قورئاندا دەرەکەوێت لابردنی خەم لەسەر مرۆڤەکان وەک ئەرکی تاکە ئەرکی کۆمەڵگەشە دەوروبەرەکەشی دەبێت ئەو زمینەی بۆ بڕخوانی بڵێ نەگەر کەسێک بە تەنیا بژیتن بەس لە فەرح و خۆشی ئەژیت ئەوش بە ڕاستەیەک لە ڕادەکان ناتوانانی وا بڵێ بەڵام لە هەمان کاتیشدا چونکە مرۆڤ هەبوویە کائینێکی کۆمەڵایەتیە لەگەڵ خەڵکی دیکەدا دەژێ بە تەنیاش داینی یەکێک لە سزاکانی تەنیایی بریتێ لە سجنی ئینفرادی بۆیە کاتی خۆشی گوتمان یعنی یەکێک لەو شتانەی کە دوو کوڕەکەی ئادەم دەیکەن کە ئەو ئەوی دیکە دەکوژێ خۆی بۆ خۆی سجنێکی ئینفرادی دروست دەکە بێمەوە سەر باسەکە بە شێوازێکی سەرەکی خوددا داوامان لێ دەکا غەمگین نەبین کە ئەم غەمگین نەبوونە یانی چی یعنی ئەبێ هەمومان ئەرکێکی گشتیە زمینە سازکەین بۆ ئەوەی ئەو کەسە غەمگین نەبێت تۆ بڕوانە ئەگەر لێبێ یعنی چەند خەتەرە یعنی فڵانە کەس ئەڵێن بەهۆی خەمۆکی خۆی کوشت خۆکوشتنەکەی تاوانێکی زۆر گەورەیە و یعنی شتێکی زۆر مەترسیدارە بەس بۆ خەمۆکی توش بوو ئەڵێن بەهۆی ئەوە ئەی ئەو بەهۆی چی بەهۆی ئەو بەهۆی ڕ ئەچێتەوە سەر قسەی کەسێک ڕەنگە کەسێک قسەیەکی پێگوت بێ ڕەنگە دەوروبەر شتێکیان پێگوت بێ بۆیە لێرەیە زۆر گرنگە لێرەیە زۆر گرنگە ئەگەدار بین بۆیە پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی هەر کەسێک بەشدار بێ بەنی وشە لە کوشتنی کەسێکە بە قاتل حیسابە ئەم باسە زۆر گرنگە بزانین زۆرێک لە ئەنجامەکانی خەمۆکی خۆکوشتنی بەدوادادێ اینجا چێن ئەوانەی کەەوە ئەو خەمۆکی بۆ مرۆڤەکان دروست دەکەن بەشدارە بن لەو قەتلە بەڕاستی لێرەیە زۆر خەتەرە بێ ئەگەدار لێرە قورئان بە گشتی باز دەکا بەڵام قورئان مەساحەیەک و ڕووبەرێکیشی داوە بەچی بە باسی خەمۆکی ئافرەتان ئەوە زۆر گرنگە خوا سوبحانەهو وتەعالا کە دروستکەری مرۆڤەکانە و دروستی کردوون و خەڵقی کردوون خۆی باشتر دەزانێت کە مرۆڤەکان بە گشتی خەمبار دەبن بەس خەمباری و غەمگینی لە لای ئافرەت قورسترە فاکتەرەکەی زوری عاتیفە نییە ئەجا نازانم فاکتەرەکەی هەرچی بە بەڕاستی بەڵام ئەوە دەزانم کە خوددا مەساحەیەک و ڕووبەرێکی جیا کردوتەوە بۆ ئافرەتان تەماشاکە دایکی موسا دایکی موسا سەلامی خۆی لەسەر وەختی ئەم کوڕی هەیە و ئەم کوڕە دەدرێتە دەم ئاوەکە و دەڕواتە ماڵی فرعون و خەمی لێ دەخوا دەبینی خوا دەفەرمێ ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين ولا تخافي ولا تحزني کەواتە ئەمە تایبەتمەندیەکە کە دایکان هەیەە خوشکان هەیەە ئافرەتان بەگشتی هەیەە کە بەردەوام دووشت کۆبۆتەوە لە سەریان خەوف ترس ئەو ترسەش حوزنێکی بۆ دروست دەکە جارێکی دی خوا سوبحانەهو وتەعالا دەربارەی کە موساشی بۆ ئەجێڕێتەوە فەرمێ فەرەجعناکە بە موسا دەڵێ فەرەجعناکە ئیلا ئومیکە تۆمان جێڕایەوە بۆ لای دایکت بۆچی لەبەر ئەوەی تۆمان جێڕایەوە فەرەجعناکە ئیلا ئومیکە کەی لا تحزن يعني بۆ ئەوەی کە ئەو چۆن ئەڵێ دایکت حزنی کەم کەینەوە یان تووشی چۆن ئەڵێ حوزن نەبێ یا بەمانەیەکی تروەرە بۆ لای عیسا سەلامی خۆی لەسەر بۆ لای مەریەم کە دێیتەوە بۆ لای مەریەمیش خوا سوبحانەهو وتەعالا دەفەرمێ فناداها من تحتها ألا تحزني فناداها من تحتها ألا تحزني يعني خەممەخۆ خەمبار مەبە وەرە بۆ لای پێغەمبەر درودی خوای لەسەر لە کێشەیەکی نێوماڵی خۆیدا لەگەڵ خێزانەکانی داخوا بۆی چارەسەر دەکا دەفەرمێ ذلك أدنى أن تقر أعينهن ولا يحزن ئەمە لای کەمی ئەوەیە کە ئەوان چاویان ڕوون بێ و خەفەت نەخۆن کەواتە قورئان پێمان دەڵێ زۆر ئاگداری قسەکان و وشەکانتان بن خەم بۆ یەکتر دروست مەکەن بە تایبەت پێمان دەڵێ خەم بۆ ئافرەت دروست مەکەن ئەزانی چۆنە یای لە ماڵێکە نابێ برایەک بە خوشکەکەی بڵێ هەتا کەی دانیشتوی بە سەرمانەوە تۆ لەم ماڵەوە ئەدەی دەبڕۆ بۆ ڕێی خۆتا بوت بۆ دانیشتوی ئەبێ پێی بڵێ ئەمە ماڵی خۆتە ئەمە ماڵی باوکتە حتا مردن لێرە دانیشی کەی ئەڕۆی کەی ناڕۆی کەیفی خۆت ئەمانە قسەن ئینسانەکان عەزیەت دەدەن بەدایکی خۆت بینیت مەڵە دایە وەڵڵاهی پیر بووی هەستەکەم وەکو جاران نی پیر بوو یا دەستت زەعیف بووە ئەو بۆ پیاوێک پێی ناخۆش بێ لای ئافرەت قورسترە کەواتە ئێمە دەروونناسی ئافرەت نازانین زۆر عەزیەتی ئافرەت دەدەین بە قسەکانمان زۆر یعنی کەسێک مەسەلەن بە گاڵتە مەسەلەن زۆر گاڵتەکە نەڕوا بەو ڕادەی بە خێزانەکەی بڵێ ژنێکی تر دێنم یا ڕۆژێکی تر ژن دێنم ئەمە هەمووی گاڵتەیە وەکو چۆن دەڵێن مناڵەکان بۆ گاڵتە و بۆ خۆشی بەردیان دەگردە ماسیەکان بەس ماسیەکان بەڕاستی دەمردن ماسیەکان بەڕاستی دەمردن کەواتە ئەم ڕووبەرەی کە خوددا تەرخانی کردو پێمان دەڵێ زۆر لە خەمی ئەوەدا بن
خەم مەبەخشنەوە کەس خەمبار مەکەن بە تایبەت ئافرین بەێ هەروسە مامۆستا قورآن پیرۆز ئەماژەنەدا وەک گشتیژی کە دوشتن لیکەی لا تەحزەن و عەلا ما فاتەکم وای یعنی بە گشتی هەموو ئینسانەکان داوا لێ کراوە کە ڕاستە خەم نەخۆن ڕاست کەواتە مامۆستا ئەم خەمە تشتێک نییە کە سروشتی مرۆڤی بیتن یانکو فیترەتە مرۆڤی بیتن تشتێکە تاڕە ئەو خارجیە تێتە ناو ژیانە وی کەسەیدا ینی وەکو شێوازێک حوزنێکی ئینسانی هەیە لە پلە باڵاکانە باسیەکەین کە ئەوە حاڵەتێکی نیشانەی پلە باڵایی ئینسان دەرەخە بەس غەم وەکو نەخۆشی ئەوە بەڕاستی دەبێت بێتە چارەسەر ئەتوانین بڵێن غەریزە ینی چون کەیفخۆشی غەریزەیەکە لە ناو ئینسان تۆڕەبوون غەریزەیەکە هەمان دەمدا غەمیش غەریزەیە بەڵێ زانایانی دەروونناسی دەڵێن لە 6 صفەتەکانی ئینسان لە خۆشی و لەسەر سوورمان و لە تووڕەبوون و لە خەم و ئەوانە یەکێکە لەوە بەڵێ دەستێتت خوش مامۆستای بەڕێز هەر وەک هەموو جار مدوێتن بینەرن بەڕێژی پشکدار بکەین ئەتناوا vê gengêşêda sebaret ayîn derwazeyeke bû keyfxweşiyê hevkarên me hin pirsiyar arasteyî wan kirine û bi fermûn bapêk vebîner. زیاتر نەبوونیە واتە مادە واتە ینی مادە شتێکی سەرەکیە بۆ ژیانی ئینسان ئەو ڕۆژ هەر ئینسانێک کە دەیبینی سەلامی لێ بکەیت لە زیاتی سەلام داوای پارە دەکا یعنی خۆشببختی هەموو لە پارەدا دەبینێتەوە هەموو خەڵک یعنی بەگشتی ئاوای لێ هاتووە بەڵام من هۆکاری خەمباریەکەم کۆمەڵێک ململانەی شخصی یا کۆنەقینی سیاسی کۆن هەیە کە بە ناوی جیاوازی سیاسی بە ناوی بۆچوونی سیاسی بە خەڵگە فرۆشرێتەوە بەڵام من هەست دەکەم هەمووی پەردە پۆشکردنی ئەو ململانە کۆنەیە لە ئێستادا کە لە ڕێگەی ڕای جیاوازەوە بە ناوی ڕای جیاوازەوە یا بیر بۆچوونی جیاوازەوە یا مافخرایەوە خەمبارکردنەوەمە ئەو بوو وەختی دۆعش هۆتی وڵاتی ما وێران کردی و عەفعۆ لەمە دەربەدەر بووی ئەتووەگە تەماشا دەکەی بە خۆشت بازوی دەور و پشتت باش نەبی ئەوە شەر بێتاقەتت دەکا لێ ئەو بازاڕی دەبینی بازار نییە مەسەلەن پارە نییە خەڵک گوزەرانی باش نییە کرێچیە پارەی نییە نەخۆشە پارەی بۆ نەخۆشخانە نییە ئیدی هۆم بێتاقەتێکە ئینسان کە بێتاقەتی ئەکا بێتاقەتەکان خۆی تێکەڵە لە ژیان تر هەر جارە هۆیەکی هەیە بەڵام تر مناڵ و ماڵ و ژیان و خزمە گوزاری هیچ نییە لە وڵاتە هیچ شتێک نییە دیارە ئەو فەزایە کە لە کۆمەلگای ئێمە دروست بووە کەیتە دەرەوە یاکو لە ماڵەوەی کاتێک کارەبا نییە کاتی ئاو بە پێویست نیە کاتێک فەزای مستەمع بەو شکڵەنێکە خەڵک هەمووی خەمبار و خەمگینە کاتی حکوومەت بەو شێوەیە کە خزمە گوزاری بۆ خەڵکە خزمە گوزارەکان وەکو خۆی نییە ئەمانە هەمووی بێتە مایەوی کە بێتاقەتەکای کاتێکە لە کتێبخانەکان بۆ نمونە خوێنەرە نییە کاتێکە خوێنەرەکانی وایان لێ هاتووە هێندەی احتیمام بە بوارە تەکنۆلۆژیاکە ئەیان کە بە شکلێکی سەقەت ناڕۆنە بۆ کتێبی وەرەقیۆمانە بۆ خۆیمانە هەمووی بە مای خەمباری بود ڕۆژی خۆشمان دیتیە نەما دیتیە ئەوەی دەبینی هەرەوەیە چ بڵێم چ قسەی چی خۆشمان دیتی لە خۆشیدا لە ژیان هەرەوەیە gelek egereteniye şwa gerawa ku mirovê rast mirovê rast mirovî xembar kirin dê sozekê de tan tiştekî bijîtin wê demî soza xwe cenayîtin xembar bîn bû baxifnê wan هەنە جار ئەو شتەی تو ئەتەوێ لەوانێ ئەوە بۆ تۆ نەبێتیان هەموو کاتێک ناتوانین سەرکەوتوبی لە ژیانە ئیتر بۆیە هەنێشت دێتە پێشت لەوانێ دوا بکەوی لە قۆناغیجان خەمبار بێت هەنێجا چارەسەرە بێ هەموو کاتێ شتەکە بۆ تۆ ناگونجێت هەم بێ پارەیە هەم بێ ئیشیە هەم بێ مەعاشیە هەموو شتانەیە کە ئینسان وەلێ دەکە بێتاقەت بیتن هیچی کە نییە بە زەوەندا gelek xembordim hekwaz bînim kêmosiyekê kevîte wek bojêrê min wek ez hewalatiyekî ez gelek xembordim yani ku kêmosiyek kevîte bojêrê min û ez kêmosiyot bînim ez gelek xembordim هۆکاری بێتاقەت بوو نەکارم وەزای ئێستاوە ئەم حکومەتایە ناتارەوە ئیتر شتێکتر نییە لەوە زیاتر ئایرانە و خەڵک بێزارەوە پێشترێ ئەو کەسەی کە مەسەلەن مقاول بوو یان شتێکی توجاری بوو بە دەفاتر داهاتە دەستی ئێستا کەمتری دێ دەستی قناعەتی نمایە ئەو کەسەی قناعەتی نمایە درتەندی و هەز بۆ تشتانە دەکە بەڵێ ئەوە بێگومانە تشتە ڕاستە لە ڕووی سیاسیەوە ئازارم ئەوەیە کە مەسەر گوتاری حیزبەکانی چێک نییە گوتارێکی یەگرتویان نییە لەگەڵ بەغا ئەمە زۆر خەڵک بێتاقەتەکانە تەنیان لە ڕووی ئابووریشەوە ئابووریکی مستەقەر نییە مەسەر خەڵک ناتوانێت خەڵکی کاسب خەڵکی
ئەم وڵاتە ناتوان گرە لەسەر بازار بکەن ئیش بکەن. هیوادارم هەموو لایەنەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە و بیر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بکەنەوە و بیر لە داهاتی کوردستان بکەنەوە. سپاس بۆ بەڕێزێنمە کە پشکدار بووین گەلمە و سەرنج و بۆ چۆنێن خۆ سەبارەت وێ پرسیار هەفکارên me ئاراستەیوان کردین. مامۆستا بگشتی وان بەڕێزانە بەحەس لێ چەندی کرد کە فاکتەر و یانکو سەدەمێن سەرەکیت غەمگینیە زەڕانەوە بۆ یەن جڤاکی ئابووری سیاسی حکومڕانی نەفسی و دەرونی زۆربەی بۆ بێ چەندێ زەڕانەوە کە ئەوە فاکتەرین سەرەکینت ناوا جڤاکی کوردیدا بیتە هۆکار کە دڵتەنگی دروست ببیتن جەنابێتە چه ئیزافای کرد سەروێ چەندێ ڕەنگە بڵێم قسەکان کۆمنت هەڵ نەگرێ بەڵێ بە حکمی ئەوەی کە قسەکان هەموو ڕاستن هەموو ڕاستن ئەو خەڵکە کورد دەڵێ بە کوردی هەزار حەکیم بەقەت دەردەدارێک نازانێ بە هەر حەکیم بی و لە کتێب خوێندو بێتەوە بەس ئەوە خەڵکە ئێمە خەڵکین دەردەدارین بەڵ مانایی کە لە ناو گرفتەکان دەژین قسەکانیان هەموو ڕاست. مام حەجیەکی مامۆستا ئامۆژەداوێ چەندێنێک من ئەو جێ سەرنجی بگوتێ ئەم وەک کورد مەچ جۆرە خۆشیێنیدی هەر هۆ بووە ئاەت هەمان دەمدا ئەوە تەناقۆستنیان و پاراک دوستنیەت گەلندێک ئاخفتنێت دیکەت بژنێ سەردەمێت بەرێ خۆش بوو بەڵام ڤێگاوێ نەخۆشە ینی جودایی هەمیشە ینی چۆن دەڵێ قسە ئەگەر وردی کەیتەوە ئەو ئاوەی کە لە بەردەمی ئێمەیە مەستە دەی خۆینەوە بەس ئەگەر بێت و بیخینە ژێر مایکرۆسکۆپ ڕەنگەشتی تێدا بێ وردەکاری زورتر هەموو قسەیەکیش بە شێوازێکی سەرەکی ڕاستە بە شێوازێکی ڕێژەیی ڕاستە بەس ئەگە بیدەیتە بەر نەشتەرگەری و وردیکەی تۆشتی تا دەرەکەوێت لە بەرەوە بێ لێ بووری دەستێتت خوش مامۆستا بەرز مامۆستا ئەگەر ینی سەرنجەکە سەریعیش بیتن وەکو بڵێن بەحز بکەین ئایا ئاین بخۆ بخۆ چەند فاکتەرەکە کە خەموکیل کەسێ دیندار دروست بکەتن ئەگەر تێگەشتنەکە شاش هەویت بوتینی ئەوە لە هۆکارەکان ئەبێ بچینە سەر ینی چۆنەڵێ لە هۆکار و لە چارەسەرەکان بچینە سەر ئێستا هەر باسی ئەوەش دەکەین مامۆستا کە سەدەمێن غەمگینیان سەرەکی چ تشتن ئێکیلوان خودی ئاین نابیتە سەدەم بۆ بێ چەندێ بەگشتی باسکەین بەڵێ بەگشتی باسکەین ئەگەر لە ڕوانگەی قورئانەوە بێ باسکەین یەکەم شت خوا سوبحانه وتعالى زۆر جار لە قورئاندا ئەم ئاەتت بینیوە وقالوا لا تخف ولا تحزن بەڵێ فلا خوف عليهم ولا هم يحزنون بۆچی لە زۆربەی شوێنەکانی قورئاندا خەوف و حوزن بەپشتی یەکەون کەواتە هۆکاری سەرەکی بۆ خەم خواردن و بۆ بوونی خەم خەوفە خەوف لە چی خەوف لەوەی ئێستاگە خوێندکاری و قوتابیت ئەچیتە قۆناغی یەکەم ئەلەوێەوە تۆ حوزنێکت هەیە خەمێکت هەیە بۆ خەوفێکت هەیە خەوف چییە دەڵێ ئەوە 4 ساڵی دیتەوە بم خۆتە عین نابم بەڵام ئەو خەمە پاڵدەر و دافع نییە ینی مەبەستم ئەو خەمە هۆکارێکی هەیە هۆکارەکە خەوفە بەڵێ لە ترسی تەعین نەبوون باشە تەعین بووی دوای ئەوەی کە تەعین بووی ئەگەر تەعین بووی ئەڵێ دەبێت خەوفت لە چی هەیە چونکە ئینسان خواوای دروست کردووە ئەبێ زمانی هەبێ ینی ئەوروپا چی کردووە ئەم زمانی بۆ ئینسان دروست کردووە هەر لە ئەوڵەوە کاری نەبوو ئەبێ کاری بۆ بدۆزێتەوە کاری بۆ نەدۆزیەوە سۆشالێکی ئەداتێ کاری بۆ دۆزیەوە خانەنشینی ئەبێ تو ئێسازانی ینی مرۆڤی ئێمە لە خوێندنەکەیە دەڵێ ئەوە تەواو بووم دوای چی یا چوومە کۆلێجی تایبەت ینی ئەوانی چۆن دەڵێ ئەهلی ئەو هەموو پارێم سەرف کرد دوای چی تەعین نابم ئەگەر تەعین بوو ئایا موچەکەی لە کاتی خۆی وەکو خۆی دەدرێتێ نا ئەی ئەگەر دراپێی و تەواو بوو ئایا خانەنشینەکەی ڕێک و پێکە بێ و لە کاتی خۆیدا وا دێ پێویستی بە ماڵ و مناڵەکەی کوڕەکانی و کچەکانی نەبێ کەواتە مرۆڤی ئێمە بەردەوام لە خەوفایە خەوف لە چی خەوف لەوەی کە زمانێک نییە بۆ دابینکردنی ژیانی ئەم ئینسانە کەواتە ئەگەر بە پلەی یەکەم بمانەوێ خوددا بە ئاەتێک پێمان دەڵێ حکوومەتەکان خەڵکینە ئەگەر ئەتانوێ مرۆڤەکانتان تووشی حوزن و غەمگینی نەبێ خەوفیان لەسەر لابەرن خەوفیان لەسەر لابرن بەهشت چییە بەهشت لە قیامەتدا ئەو شوێنەیە کە ئینسان خەوفیت نییە لە شوێنێکدا دەژێ هەموو پێداویستەکانی بۆ دابین کراوە ئەو شوێنەی کە تایدا پێداویستەکانت هەمووی دابین کراوە و ترست نامێنێ ئیدی لەو شوێنەدا حوزن نامێنێ هەر لێرەیە بینی خوا سوبحانه وتعالى دەفەرمێ ولا يحزنهم الفزع الأكبر بۆچی تۆ ناترسی چونکە شتێکت پێشکەش کردووە فلا خوف عليهم ولا هم يحزنون خاڵی دوم لە قورئاندا بۆ ئەوەی کە حوزن دروستە بێ و خەم دروستە بێ بۆ ئینسانەکان خوا سوبحانه وتعالى دەفەرمێ بە پێغەمبەر دوای ئەویش بە ئێمە ولا يحزنك قولهم ولا يحزنك قولهم کەواتە قەول و قسەی خەڵک زۆر خەڵک حەزین دەکە دەبێ خەڵکی ئێمە و ئێمە بترسین لەوەی کە حوزن بۆ خەڵک دروست نەکەین تۆ زانی بەم ڕۆژگارە خەڵک ئاگای لە قسەکانی خۆی نییە بە یەک وشە یەک کەس خەفەتبارەکە وشەیەک
بە ئینسانێک دەڵێ وشەیەک بەکاردێنێ لە ڕستەکانیدا بۆیە پێغمبەر فەرمووی درودی خوای لەسەر ئەلکەلیمەت و طەیبەت و سەدەقە جا ئەگەر قسەی باش سەدەقە بێ دیارە قسەی خراپیش گوناهە ئەکسەکەشی ڕاستە پێچەوانەکەی ڕاستە کەواتە لێرە بۆیە خوا دەفەرمێ وەلا یەحزونکە قەولهم یعنی پێغمبەر درودی خوای لەسەر کە قەولی خراپی بەرامبەر بەکاردێنن تووشی خەفەت و خەم دەبێت خاڵێکی دیکە خوا سوبحانەهو وتەعالە کە باسی دەکات لە قورئاندا پێغمبەر درودی خوای لەسەر چی دەڵێ بە ئەبوبەکر سیدیق إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا غربت ئاوارەبوون ئەوەی کە ئەو مام حاجیە گوتی کورد بەردەوام ئاوارێ بەردەوام ئاوارە دەبێت کە لە شوێنی خۆی هەڵکەنرا و کەوتە غەریبی و کەوتە دەشت و چێوان و کەوتە شوێنێکی دیکە ئەمە خۆی خەفەتە لە ڕاستیدا حوزنە بۆیە سزای ئەو کەسانی کە خەڵک ئاوارە دەکەن سزای ئەو ڕژەمە یەک لە دواییەکانی ئەم کوردە ئاوارە دەکەن لە هەر چوار پاچەی کوردستاندا ئەمە بەردەوامی کێشەیە کە کورد بەدەستیەوە دەناڵێنێ کە پێغەمبەرش درودی خوای لەسەر ئەمەی زۆر لە لا قورس بۆ کاتێکە دەرکراوە لە وڵاتی خۆی و مەکەیان پێبەجێهێشتووە خاڵێکی دیکە لە قورئاندا ئاماژەی پێکا فیراقە لێکدابڕانی ئینسانەکان و خۆشەویستەکان لەگەڵ یەکدا باوکی یوسف یعقوب سەلامی خوای لەسەر دەڵێ ئینی لەیەحزوننی ئەن تەذهبوا به دابڕاندنی یوسف دابڕاندنی بنیامین لە باوکی حزن دروست دەکات کەواتە ئەم دابڕانانەی ئینسانەکان لە یەکتر دوورخستنەوەی ئینسانەکان لە یەکتر یەکێکە لەو هۆکارانە نەبوونی و فەقیری و هەژاری هۆکارێکی دیکەی سەرەکیە بۆچی بۆ حزن ئەوە تا هاوڕەکان و هاواڵەکان و سەحابەکانی پێغەمبەر قسەیەکیان هەیە لە قورئاندا وأعينهم تفيض من الدمع حزنا ألا يجدوا ما ينفقون یعنی حەزەکەن خێر بکەن حەزەکەن چاکە بکەن بەس بۆ ئەگرین ئەڵێن خوددایە ئێمە حەزمان لە چاکەکردن و خێرکردنە بەڵام پارەمان نییە کەواتە ئەویش هەر خاڵێکە لەو خاڵە سەرێکیانە لەمە دەرچم بە کۆتایی بە چەند چرکەیەک حزنێکیش هەیە ڕاقیە یعنی چۆن ڕاقیە یعنی بڵندە یعنی نەوعێک حزن هەیە خەمی ئینسانیت ئەگەر هەموو ئەوانەی پێشود نەبێ هەموو ئەو هۆکارانەش نەبێ خەم خواردن لە ئینسانیت ئینسانیت ئەو حزنە پێتەویژیە ئەمە گرنگە ئەمە ئەوەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر هەی بووە هەتا ئەو ڕادەی کە خوددا پێی دەڵێت تۆزە کەمی کەرەوە ئەوەیە کە ئەڵێ ومن كفر فلا يحزنك كفره چی بکە یعنی خەڵک ئازادە خوددا ئازادی بە خەڵک داوە بێ باوەڕە بێ بەڵام پێغەمبەر حەزێک کرد خەڵک بێ باوەڕ نەبێ حەزی ناکرد خەڵک بێ باوەڕ بێ ئەفەرمێ فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا يعني تو أوندە خەفەت دەخۆی ئەی محەممەد خەریکە خۆت بکوژی یعنی خەریکە لە خەما بمری ئەمە پێی دەڵێت تۆزێک کەمی کەرەوە ئەمە مانای چییە؟ ئەمە مانای ئەو حوزنەیە ئەو حوزنە بڵندەیە ئەو حوزنە ڕاقیە ئینسانیە بیر دەکەین و ئەرە دنیا بۆ ئەبێ هەر شەڕ بێ دنیا بۆ ئەبێ هەر ناخۆشی بێ ئینسانیت بۆ ئاوها بێ خۆت هیچ گرفتێکت نییە بەس خەم دەخۆی لە خەڵک هێمایە بۆ وجدانێکە بۆ وجدانێکی ساخت بەێ دەسێتت خوش بۆ مستەی برست درێژە پێدانێ دەینەوان ئاخفتانانە و وەلێ پشتی وێ ناوبڕێ بینانن برست گەلمە بمینن هەتا پشتی وێ ناوبڕێ دەهێنە خزمەتەوەیان ڕێزدار بینەرن بەڕێز دووبارە سلااف وەبن بەردەوامین بوو پتر درێژە پێدانا vê xelekêl دوور ناونیشانê ئاین دەواازەیەکە بوو کەیفخۆشی و دڵخۆشیێت گەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق مامۆستای بەڕێز مەل دەستپێکی بەحساوی چەندێک کرد کە قورئانە پیرۆز چەوا بەحسا حوزنەی کردیا و هەروەسا مە بەحسی سەدەمێن سەرەکی کرد کە ئایا چ تشتێک حوزنی دەف ئینسانی دروستکردن گرنگە مامۆستا نوکە بزانین ئایا ئەف حوزنال دەف ئینسانی دروست بیتن چ ئێرادی بیت یان لا ئێرادی بیتن ئایا دوی دەمەیدا زیانێ نوێ زەرارێ نوێ چنە سەر دەروونی ئینسانی سەرجەستە ئینسانی سەر کومەڵگەهێ بگشتی بەڵێ گرنگە لە ڕووی پزیشکیەوە قسە نەکەین ئێمە بەڵێ مافی ئێمە نییە بەس ئاماژە قورئانیەکان باسکەین ئەوە سێ چوار ئاماژەیەک لە قورئاندا هەیە پێمان دەڵێ هەتا بۆتان نەکرێ تەمەن دوای شەباسی چارەسەر بێ بکەین بەدەر لە کاری پزیشکە ئیشی ئێمە نییە بەس ئاماژە قورئانیەکان دەربارەی زیانەکانی خەمی لە ڕادەبەدەر بەڵێ دەربارەی باوکی یوسف دەربارەی یعقوب سەلامی خۆی لەسەر خوددا دەفەرمێ وەبیەضەت عەیناه من الحزن فهو کەظیم کەواتە یەکێک لە هۆکارەکانی چۆربوون یا تووشی نابینابوونی یعقوب چییە؟ وەبیەضەت عەیناه لە چی؟ من الحزن بەڵێ
من الحزن يعني وەکو بڵێ سەبەبە ڕئیسەکە و سەرێکیەکە نییە مادام منی بەکارێنە بەشێکە لە ئەوە بەشێک لە هۆکاری نابینابوونەکەی بریتە لە حوزن بریتە لە خەم بەڵام کەظیم بووە چ جۆر ئەوە ڕاستە چ جۆرە خەمێک یعنی لە هەمان کاتدا ئەو خەمە دەرنەبڕی بەڵێ کەظم لە زمانی قورئانیدا یعنی خواردیەوە ئەڵەن فڵانە کەس زۆر خەمبارە بەس خەمەکانی دەخواتەوە خەمەکانی دەخواتەوە بۆ کەسی دەرنابڕێ بەڵام ڕووی سایکۆلۆژی مامۆستا دەڵێن ئەگەر ئەو خەمە هەبیت دەبیت بڵێەوە بۆەوەی کەم ببیت ڕاستە کەواتە لەم دوو ئاەتی قورئان چتە سوورەتی یوسف کە ئاەتەکان بە دوای یەکادێن ئەم ئاەتی لە ئەوڵەوە باس دەکا باسی ئەمە دەکات وەبیەضت عیناه من الحزن فهو كظيم يعني بەشێک لە هۆکاری نابینابوونەکەی بریتە لە خەمێکی پەنگ خواردوو هاوارێکی تاساو کە لە ناخدایە و دەری نابڕی بەڵێ ئەمە لەو حاڵەتایەکە وەکو هەستێکی باوکایەتی یعقوب هەیەی پێمان دەڵێ بەکو ئاماژەیەک خوا بۆمان دەژێڕێتەوە سوبحانەهو وتعالە دەڵێ وریابن خەمەکانتان لە ناختاندا زۆر نەبێ پەنگ نەخواتەوە بۆیە دوای ئەوە دوو ئاەت لە دوای ئەوە دەڵێ چی دەڵێ یعقوب دەڵێ إنما أشكو بثي وحزني إلى الله وأعلم من الله ما لا تعلمون ئەوە دروستە و مەطلوبە ئەوە دروست ئەوە ئەبینی ئاەتی دوای ئەو ئاەتە ئەمەدێ ئەو کات کە یعقوب بەخۆ دێتەوە و هەستەکە وەکو پێغەمبەرێک ئەمجا نەک وەکو باوچێک دەبێ ئاوا بیرکاتەوە إنما أشكو بثي وحزني بث وحزن کەواتە ئەم دوانە بوونە پێچەوانەی یەکتر کەواتە حزن بریتە لەو خەمەی پەنگی خواردوتەوە لە ناخدا تۆ پێ دوایە تۆ خەم دەخۆی بەس خەم تۆ دەخوا خەم تۆ دەخواتەوە ئەتخوات لەجاتی ئەوەی مرۆڤەکان لە سەردەمێکە خەم دەخۆن لەم سەردەمە خەم مرۆڤەکان دەخواتەوە إنما أشكو بثي وحزني بث وەکو گوتمان زۆر جار البث الإذاعي يعني پەخشی ئێزگا پەخشی رادیۆ پەخشی تەلەڤیزیۆن پەخشی سەتەلایت پەخش کەواتە پەخش یعنی چی شتێکە دەی بڵاوی دەکەیتەوە دەری دەبڕی کەواتە حزن لەو حاڵەتە چییە لە ناختایە و دەری نابڕی بەڵێ اینجا ئەمە کەی ئەم کارت ئەنجامدا إنما أشكو بثي وحزني يعني خەمەکانم بۆ خوددا دەردەبڕم بەڵێ بەث و دەربڕینەکانیشم هەر بۆ خوددایە وأعلم من الله ما لا تعلمون ئەوەی من دەیزانم خوددا چییە و چۆنە ڕەنگە ئێوە نەیزانم کەواتە هەمیشە هەستکردن بە هێزی خوددا هەستکردن بەوەی کە لە قودرەتی خوددای قادرە مقتەدیرە ئەتوانێ هەموو شتێ بکە خەمەکانی ئینسان کەم دەبێتەوە خەمەکانی ئینسان کەم دەبێتەوە بڕۆ بۆ لای موسا سەلامی خوای لەسەر ولما رجع موسى إلى قومه غضبان أسفا شورو بو تفسير كان القرآن إيش لما كان أسفا الأسيف يعني الحزين لا تأسف ونهي بس يعني لزماني استألن بله أسفي خوار يا داوي لبردني كشيء شو لزماني قرآني ده أسفا ناوكي وقال اسمي لسر فعيلك بيتا أسيف الأسيف يعني الحزين بلى حزين ربط بوبا شي أم كاتل لله موسى سلامي خويل السر فلما رجع موسى إلى قومه غضبان أسفا يعني حزينة كواتا حزن ليرا بيوزو بتوربون بلى أبي أقداري توربون بين أبي أقداري أو بين كتوربون يجيك لو هو كارانيك حزن دروز دكا بوشي چونك هميشا توربون أبيتا ماي أوي كهنگاوكي هلبني كهنگاوكي هلتنا ئەو جادوای ئەو پەشیمان دەبیتەوە لەناو پەشیمانەکە حزن دادەگرێ بۆچی وام کرد بۆچی ئاوها بوو بۆچی ئاوها بۆیە بینی یعنی کاتێکە یعنی کەی موسى سەلامی خوای لەسەر دێتەوە حاڵەتە ئاسایەکە فلما سكت عن موسى الغضب سكت عن موسى الغضب كأنه غضب توڕەبوون شتێکە خۆی قسە دەکە لێرە خوددا دەفەرمێ سەکەتە کەئەنە وەڵێ پاش ئەوەی تووڕەبوون بێدەنگ بوو كأنه أجر تربي أو توني قساكي نازني أو شيء قساكا يعني كأنه قصي واكي خد بيت سير عليه ومنهم أقسانهم كردوا أو من نبو فلما سكت عن موسى الغضب يعني كاتيك غضب بيدن بو كوات جاري كتير ما بيمان ضله يك لو هو كاراني وقت درنجام وقت أنجام حزن من بود دروز دكات وربونا إن جاب داخل وكم الجي إمتش كم الجي كي توري لسرش كان نوي أوتومبيل بسر كسيكا لسر چاو تروکانێک تەماشاکردنی یەکتر کلاشینکۆف و تەقە و تووڕەبوون و کوشتن اینجا دوای ئەوە وڵای زۆر پەشیمانم بەداخەوە ئەوە حوزنێکی بۆ دروست دەبێ و دەیخەنە سجنەوە 10 ساڵێک لەسەر تووڕەبوونێک بیانە چۆن تووڕەبوون
پەیوەستە بێتەوە بەوە هەر لەبەر ئەوەیە کە موسا کە تووڕە دەبێ یعنی وأخذ برأس أخيه يجره إليه سري براي خوي دقري وانيا راي دكش لا تأخذني بلحيتي لا تأخذ بلحيتي ولا برأسي سرم برا تشي يعني أو بو مساواي لدي وتوربونا إن جا كتوربونا كنا منه أو جا خفت دخوا أمام بو أبو لبرتشي كوتا لرونجي قرآن ما مستا أصلي حزن أجر لا إنسان بالدرب بريتن بلام توربون كبتي بكتو باس نكت توربون أبي يكون السرتابت يعني پیغمبر دودی خوای لسر زوجا بوی باس کردوین یعنی کسی کاتو تیوتی یا رسول الله اوصني والله اي پیغمبری خدا نصيحتم که قال لا تغضب دوم جار هر الله لا تغضب سيم جار لا تغضب او فرموده براسي بو کوملگی کردواری باشه کوملگی کردواری کوملگی عراقی بگشتی کوملگی کی توره لسرشتي زور ساکار لسرشتي زور بچوک ولا شاری دیوانی هفته رابردو لسر شر نيوان كلباب يعني كلاشير ومريشكي مالك دوو کەس کوژرا و یەکێک بریندار بوو کاکەمە چکارە ساتێکە ئەمە دەروون ناسەکان لەکوێن کۆمەڵ ناسەکان لەکوێن ئەمانە چارەسەرکەن ئەم بابەتانە قسەیەکەوەتە هەر لە قورئاندا یەکێک لە زیانەکانی دیکە ئەمە چییە؟ بەڵێ خدا دەفەرمێ ولا تحزن عليهم ولا تك في ضيق مما يمكرون يعني ئەمە پێمان دەڵێ جارێکی تر حزن و ضيق بەڵێ حزن و تەنگەبەری یەکتر ضيق دەرەنجامی حزنێ کەواتە لێرەوە هەموو حزنێک کە خەفەت دەخۆی کورد دەڵێ فڵانە کەس ئەوەندە خەمبارە هەردوو سەری دنیای لێ هاتۆتەوە یەک هەردوو سەری دنیای لێ هاتۆتەوە یەک کەواتە ئەمەیە لێرەدا بە کوردی وا دەڵێن بە کوردی ئاوا ئەم ئاەتە یان دنیا کریە قەپیشکە کەزانێت ڕاستە ئەویش ڕاستە بە هەمان شێوە کەواتە قەیسەری لێ بۆتە کونەمەشک یعنی ئەمە هەموو لە ئەنجامی چییە دنیا لە بەرچاوی تەسک دەبێتەوە کەواتە پێچەوانەکەی چیە پێچەوانەکەی سیعە و فراوانی و دڵفراوان بڵێ دەسێتت خوش مامۆستا بەڕێز هەر سەبارەت وێ چەندێ بینەرین بەڕێژی بچوونێن خۆ دەربڕینە شار و شارۆچکین کوردستانê بفەرمونون با پێک ببینەبین سەرەتا دەگەڕێتەوە سەر حکوومەت دووەمینیشت دەگەڕێتەوە سەر بێڕوحمی خەڵک ئەوەندە چاوی بڕیوەتە مادە کە هیچ ڕوحم و بەست و هەست و سۆزی خۆشەویستی نەماوە کە هەست و سۆز و خۆشەویستیش نەما ئیتر پارە دەکەنە وەسایلێک بۆ خۆشببختی وڵی کەمیان گرنگیەکەوەی مەسەن کورد حزابی سیاسی ڕێکەون کە خاوەنی یەک گوتار بن خاوەنی یەک هەڵوێز من بەرامبەر بەغا لەگەڵ بەغایە دانوستان لەگەڵ بەغایە یەک هەڵینیان هەبێت وا باشترە خەڵک وەزعی خەڵک باشترە بێت حکومت مدەچل کەسێکی کەتەکەر کەسێکی ڕازی و نەبیدن ئەو میتە سەر خەوڵاتی نامیتە سەر حکومەتێنە وەک و تشتێکی ئابوووریە و مرۆڤ دەبێت بەسی چێت حکومەتێنە بەس وەک سۆس لازمە مرۆڤێکی ڕاستە بیت مرۆڤێ ڕاست بیت گەل دەوروبەرێ خۆ پاشی گەل هەواڵێ خۆ گەل ماڵە خۆ گەل کەس و کارێت خۆ یعنی کە حکومت خۆی کردکە ملەتەکە خۆی کردکە لێرە چی پێ دەکرێتن ملەتەکە هیچی پێ ناکرێتن یعنی هەموو لە دەدە زوانە هیچ ئەوەی کە نیە بەر مەسەلەن لە دەستە ئەو ملەتێنە زۆر خەڵکی بیتی وەڵی ئەرکی حکوومەت ئیتر پێویستە لە هەموو بارێکە هەیبێت لە بوونی توێژەرە لە بوونی توێژەرێک بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵک لەم لە کاتی ئێستاە خودەکە پشیۆم قەیرۆنە چۆرەسەر بکەن مەسەلا خەڵکێکی هەیە هەژۆرە نوکە ئەس چنە دەبژم حۆلم نەخوشە حۆلەندە کۆی نەخوشە هەی کرێدۆرە یە هەی شول نینە جایکە شو بوون هۆری خەڵکی بکەن بۆشە هۆری شعبی بکەن بۆشە هەمومان یەکگرتوومینە ناویەکە بیر لە خەڵکی بکەینەوە بیر لە بەرژەوەندی تاکی حەزبی نەکەینەوە ئیتر بە یەکگرتن باردۆخەکەش خۆشترە بێت وەڵاهی خۆت ئەبێت یعنی هەوڵ بی بۆ ئەوەی خەمەکانت کەم بکەیتەوە ئیتر یعنی خۆ مەشغوڵکەی بە هەر شتێ بێ وەرزش بێ یعنی ڕستم بێ هەر شتێک بێت یعنی ئەو شتێک کە حەز لێ هیوایەتی هەبێ بۆی لەو شتانەیە ئەتوانی خەمەکان کەم بکەیتەوە دوو ڕێکێت هەین ئەو بخۆبێتن هەواڵاتی هۆریکۆری و حکمەتۆمە بکەتن یا هۆریکۆر بیتن یا دوێژی حکمەتۆمە vê qeyronê hôrîkoriya vî hewalatî biketin ku vê qeyronê sist ketin ser û semilê wan jî gelek borgîranî nebîtin. Eger Kurd li nav xwe yek girîbî yek reng û yek dest bî hemû bi yek parçeyê îşkin ditwan çareserî ew wez'aneş bikin. Min pê ma bê sereta destgehrageyendekan bedaxewe. خەڵکیان زۆر خەمبار کردووە فەزایکیان دروست کردو خەڵک زۆر ناومێدە لە هەموو شتەکان سەرەتا کار بۆ ئەوە بکرێت دەستگا ڕاگەیاندەکان
ئەو خەمە ئەو ناومێدەی کە بە خەڵکی بەس و خەڵکی تووشی خەمباریەکەن ئەو فەزایە ئەو مەرحەلە بەجێبیان بۆ مەرحەلەیەکە هەنگاو برێن و حکوومەتیش ئەو مافانەی کە بەسەر خەڵکە ئەو مافانەی کە خەڵکێتی بەسەر حکوومەت مافەکانی بۆ دابینکە پێم وابێت تا حەدێ خەمباریەکان کۆتایی بێت. بله بینەرین خوشتەوی سوپاسیا وان بەڕێزانەتکەین بۆ دەربڕینا سەرنجین خۆ و سەبارەت ئەو پرسیارە لوان هاتی ئاراستەکردن مامۆستای بەرز بگشتی ئاخفتنی وان بەڕێزانە بەحسا ڕۆیەکی گەشتبینیت کرد عفوان نەگەشتبینیت کرد سەبارەت بارودۆخی هەرێما کوردستانی وەک ڕووی ئابووری گلەیاوان سەر حکومەتی هەبوو بەڵام تەوەری مەژی مامۆستا هەر سەبارەت وێ چەندەیە کەم بەحسی هۆکار و فاکتەرین چارەسەرکردناوی چەندی بکەین کە ئەم غەمگینیل دەفخۆ کێم بکەین لەو ڕادی هەر ئینین سەر تەوەری خۆ بەحسا ئاخفتنین وان بەڕێزانەکەین ئایا ئەم چ بکەین مامۆستا ئەو غەمگینیە ژیانەمەدا ئەگەر بن بڕیش نەبیتن کەم بکەین حەدی کێمتر یەکەم با ئەرکەکان دابشکەین بەڵێ وەکو خۆمان وەکو تاک لە ڕوانگەی قورئانەوە تەماشاکەین خوا سوبحانەهو وتەعالە لە قورئاندا دەفەرمێ فەمەن ئەسلەمە وجهه لله وهو محسن فلا خوف عليهم ولا هم يحزنون کەواتە ئێمە بۆ ئەوەی خەوف لە خۆمان دوورکەینەوە حزن لە خۆمان دوورکەینەوە وەکو تاکێکی مسلمان ئەبێ ئەمە ئەرکمان بێ فمن أسلم وجهه لله بريتيا لتشي يعني شلون فمن أسلم يعني كرد عليه خود تسليمي خدا بك كرد بكردي عليه بتماي خوا بەڵام چۆن مەبەستم ئەو ئەگەداری ئەو حاڵەتە بین یعنی ئەمە لە دوو ڕۆ هەندێک جار بە غەڵەت بەکارهێنرێ هیچ ئەسبابێکی وەرنەگرتووە و ئەمە هەڵێ وەک دروشمە من وەکو لایەنی دەرونی دەڵێم یعنی هەموو ئینسانیەت ئێستاکە بەوە دڵخۆش دەبێ کە هەست بکە خودایەکی هەیە یعنی بەڕاستی ئینسان بۆ خەمبار دەبێت یعنی منی مسلمان کە ئیمانم بە خوددا هەیە ئەم خودایە بەم صفات و بەم ناوانەی کە هەیەی ئەم خودایە کە جۆم لێ دەگرێ قسەی لەگەڵدا دەکەم خەمەکانی خۆمی پێ دەڵێم جۆم لێ دەگرێ ئەمە بەڕاستی ینی شتێکە ینی وەکوڵێ بەوتن ناوترێ ئەمە چەشتنە لەزەتە ئەبێ ئینسان تاقی کاتەوە ئەبێ تاقی کاتەوە لە حزوری خوددا فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب إنجا وهو محسن إحسان چی بوو أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك آخر هەندێک لە مفەسیرەکان دەڵێن یەکێک لە موعجیزەکانی خوددا چییە دەڵێن بوونی پێغەمبەر درودی خوای لەسەر وەکو محەممەد پێشی پێغەمبەرایەتی لە غاری حیرا لە ئەشکەوتی حیراە ئەم گۆی زەویە لە چاو هەموو بوونەوەردا هیچ نییە یعنی بە قەت نوکی دەرزیەکیش دەرناکەوێت لەم بوونەوەرە فراوانە ناکۆتاییە لە نێو ئەوەدا ئەرز يعني كالين خدا وحي بو پیغمبرنا لري جبريل يعني چی يعني ئەوە بیری لێ بکەرەوە دەڵێن ئەوە بیری لێ بکەرەوە لەم گردونە بێکۆتاییە ئەرز دەبینرێ لەلایەن خودداوە هەر شەش کیشوەرەکەی دنیا ئاسیا دەبینرێ نیمچە دوورگە دەبینرێ مەککە دەبینرێ لە نێو مەککەدا چیایەک دەبینرێ ئەشکەوتێک دەبینرێ بە ناوی ئەشکەوتی حیرا محەممەد دەبینرێ لەوێ خدا وحی بۆ دەنێرێ ئەم ناردنە لە خودداوە بۆ محەممەد درودی خوای لەسەر یانی چی یعنی بینراوە ئەبینرێی کەواتە ئێمە چەند بچووکین هیچ حەجم و قەوارەیەکمان نییە لە چاو ئەم بوونەوەرە وأن سعيه سوف يرى يعني لهمان كاتجدا أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك يعني أستكردن بوي كم من خدا نابينم بس خدا من دبينه أما براستي بيكيك لو هو كارسرك يعني جاري بيش يشتك وكو مسلمان ئەمە بەڕاستی لە خەمەکانی من کەم دەکاتەوە جانابێت تەمام سامۆژەدەوەی چەندێک کە من وەک مسلمان وێ چەندێ بکەم ئەری ئەف چەندە بوو کەسێکی زدی مەسیحی یەهودی هەیە وێ بکەت چونکە هەموو ئاینەکان کۆکن لە خاڵی سەرەکیە لە هەموو لاوەکیەکاندا جیاوازن باوەڕبوون بە خودای تەنیا باوەڕبوون بە خودای تاک خودایەک کە هەموو تواناکانی بێسنوورە ئەمە بەڕاستی جۆرێک لە دڵخۆشی بە ئینسان دەدا ئاین دەکات بە دەواازەیەک بۆ خۆشی خاڵێکی دیکە کە بەڕاستی پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەوە هەمومان بەرپرسیارین با بەرپرسیارەتەکان دابشکەین کە بەرپرسیاری دابەشەکەین یەکێک لەو هۆکارانەی کەوا ئینسانەکان دڵخۆش دەکا ئەرکی باوکو دایکە دیت بینیت پێغەمبەر چەند تاکید دەکاتەوە کەوا ینی زەواج و پرۆسەی هاوسەرگیری بەرپرسیارەتیە باوکو دایک ئێوە ناوتان ئەلوالیدانە الوالدين الوالدان الوالدين أما وكو أويك إيمتان هنا يبون بس صفتك ترتان هي لقرآن دا أبويه أبوت
باوکایەتی و برادری لەوە زیاتر یا ئەبەتی باوکە یعنی ئەوەندە نزیک بن لە کوڕەکانتان لە کچەکانتان کوڕکچەکانتان بۆ بچن خەمەکانیان لە دەرەوە باسکەن با بۆ ئێوەی باسکەن با بۆ ئێوەی بجێڕنەوە لێیان بپرسن دانیشن لەگەڵ یانەکەواتە یەکێک لەو هۆکارانەی کەوا خەممان کەمەکاتەوە بەرپرسیارەتی دایکان و باوکانە دایکان و باوکان کۆگایەک نەبن تەنها بۆ فرێدانی مناڵ و بڵێن خوارزقی دەدا بڵێ خوارزقی دەدا بەڵام ئەی تربیەتەکەی ئەی پەروەردەکردنەکەی تۆ لێی بەرپرسیاری بۆ دنیا و بۆ قیامەت خاڵی سێم بریتە لە مزگەوتەکان ئەو پرسیارە بوو کە هەڵم گر بۆ ئێستا بڵێ مزگەوتەکان یانی چی خدا فەرمووی طه ما أنزلنا عليك القرآن لتشقى يعني أم قرآن هیچ کاتێک نابێ قەت قورآن ببێتە مایەی ناخۆشی و خەم و خەفەت نابێ قەت قورآن هیچ تەفسیرێکی قورآن نابێتە مایەی ئەوەی شەقاوت بۆ ئێمە دروستکە خدا دەڵێ قورآنم بۆ ئێوە نەنار لیتەشقا کەواتە ئەو کەسەی قورآنمان بە جۆرێ بۆ تەفسیر دەکا و شەقاوت و عکسی سەعادەتە لە قورآندا شەقا عکسی سەعادەت و کامەرانی ئەمەمان بۆ دروستکە دەڵێن ئەو تەفسیرە غەڵەتە چونکە خدا فەرمووی قورآن بۆ دڵخۆشی ئێوەیە قورآن دەواازەیەکە بۆ شادی نابێ بکرێبەوە کاتت ماوە بەڵێ فەرموو بەڵێ ئەگەر بە مختصەریش بیت لە پاش مزگەوتەکان زانکۆکان ئاخر ئێستا 2010 لە 2017 جامیعەیەک زانکۆیەکی وەکو جامیعەی ئیمارات زانکۆی ئیماراتی عەرەبی متحیدە ئەو زانکۆی ئیماراتە شوێنێکی مرکزێکی کردوتەوە بە ناوی مرکز الئیمارات لئەبحاث السەعادە سەنتەری ئیمارات بۆ توێژینەوەکانی کامەرانی ئێمە 29 زانکۆ 30 زانکۆمان هەیە بە ئەهلی و حکومی کامیان سنتەرێکیان هەیە بۆ توێژینەوەکانی دڵخۆشی و سەعادەت و کامەرانی هەر ئەمەیە کە جارێکی تر لە ڕاستیدا پێمان دەڵێ پەرلەمان تۆ نوێنەری ئێمەی ئەو یاسایانەمان بۆ پەیڕەوکە ئەو یاسایانەمان بۆ پیادەکە کە کامەرانیمان بۆ دروست دەکەن کە ژیانمان باش دەکەن حکوومەت بە هەمان شێوە حکوومەت حەکەمە حاکمە حەکیمە دەبێت ئەم شتانەمان بۆ دروستکە ئەم بارودۆخەمان بە شێوازێک لە شێوازەکان چاورە وڵاتانی ئەوروپا بکە بۆ خۆشکە تاوەکو کامەرانیمان بۆ دابینکە کۆمەڵگەی مەدەنی چەند ڕێکخراومان هەیە 5,000 6,000 ئەڵێن ئەوەندەمان هەیە کوا وەکو ئیماراتی عەرەبی ناچم بۆ ئەوروپا باسی ئیماراتەکەم کە چەندین منتەدایتیایە منظمەت ئەصدقاء السەعادە ڕێکخراوی هاوڕێیانی کامەرانی کە ئیش دەکەن لەسەر ئەوەی چۆن مرۆڤ کامەران دەبێت ڕێگە چارەکان چین بۆی مرۆڤ کامەران بەڵێ دەسێدەت خوش مامۆستای بەڕێز ئەم دیواناتە تێر نابین هەنگی بپەیویت گەلمە ئەم شەیدای نوان پەیوانە مامۆستای بەڕێز بەڵێ دەم ڕێکی نادەتەمە مدوی مامۆستا زۆر سەری عنی هیچ ئەخفتنێکی لەسەر نەکەین تنێ یعنی هەندێک دیفچون مەل بۆ چەندێکی رێکت بژن گریان ئێکی وان فاکتەرە ئینسان بگریتن ئەف خەمەل دەف ئینسانی کەم بیتن یان گوتنا خەمین خۆ بۆ کەسێ بەرامبەر یان ئەدگەل کەسێن گەشبین دابژی یان گۆداریا موسیقای و سترانی بکەی یان کرنا وەرزشێ و هەروسا خۆشبیر بکەی یان کو تەجاهلی بکەی دوعاکردن ئەدگەل پێنگاوێن کردداری بێگومانم ئۆکەیل سەروا چەندانە دێدەی مامۆستای بەڕێز سپاسێتت کەین هەرساخ و سەلامەت بێ بینەرن ڕێزدار وی ئاوایی هاتینە دومایاوی خەڵکێ زۆر سوپاس بۆێن ڕێزدار کە بینەر بوون گەلمە تا دومایە خەڵکی و سوپاسیا هەفکارێن بەڕێژیت کەین ئەوێن بۆ کەس بۆ ئامادەکردی و ئەوێن ژۆرا کۆنتترۆلیژی ببینم خێر و شادی و سەلام